بەرەو ڕاگەاندنی دووەم هەرێمی کوردی لە ڕۆژاوا. ڕۆژاوای کوردستان لە بەڕێوەبەری خۆسەریەوە بەرەو هەرێمی باکووری ڕۆژهەڵاتی سووریا. بەڕێوەبەری خۆسەری لە ئامادەکاریدا بۆ هەموارکردنەوەی دەقی یاسای پەیمانی کۆمەڵایەتی. پەیمانی کۆمەڵایەتی دەستوری هەرێمێکی نوێیە لە ڕۆژاوا کەوا بڕیارە بەم نزیکانە ڕابگەێنرێت. پەیمانی کۆمەڵایەتی دەقێکی تیۆریە بۆ دەستنیشانکردنی پەیوەندیەکانی نێوان دام و دەستگاکان و ئەرک و مافی تاکەکانی کۆمەڵگا کە پەیوەندی نێوان تاکەکانی کۆمەڵگا لەگەڵ یەک و لەگەڵ لایەنی حکومڕانیشدا دیاری دەکات. ئەمە جگەلەوەی لەو پەیمانەدا بە فەرمی هەرێمێکی ئۆتۆنۆمی لە ڕۆژاوا ڕادەگەندرێت دوای تەواوکردنی نووسینی ڕەشنووسی پەیمانەکە. دامەزراوەی نوێ لە نێو هەیکەلی بەڕێوەبەرێتی خۆسەریدا دروست دەبێت بۆ مەرجەی بەڕێوەبەرێتی خۆسەری ڕۆژاوای کوردستان ببێت بە یەکەم هەرێم. هەرێمەکەش چەند کانتۆنێک لەخۆ دەگرێت. هەروەها ئەنجومەنی گشتی دەگۆڕدرێت بە ئەنجومەنی گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. هەندێک دامەزراوەش لەو پەیمانە کۆمەڵایەتیەدا دروست دەکرێت. لەوانە دامەزراوەی چاودێری کە سەر بە ئەنجومەنی گەلان دەبێت. ئەنجومەنی زانکۆکانیش بە هەمان شێوە. هەروەها دادگای پاراستنی پەیمانی کۆمەڵایەتیدا دەمەزرێت. قەزا و نەحیەکان لە سیستەمە نوێیەکەدا هەڵدەوشێنرێنەوە و کۆمۆن و شارۆچکە جێگایان دەگرنەوە. سەبارەت بە شارەکانیش هەرچەند گەڕێکچێک کۆمۆنێک پێکدێن و یاسای هەڵبژاردن بە گوێرەی ژمارەی دانیشتوان دیاری دەکرێت. ڕاستەوخۆش دوای پەسەندکردنی پەیمانی کۆمەڵایەتی هەڵبژاردننی گشتی ئەنجام دەدرێت. پەیمانەکە لە 100 مادەی دەستوری پێکدێت و چەند مادەیەکی دیکەشی بۆ زیاد دەکرێت. مادەیەک لە نێو پەیمانەکەدا هەیە کە ڕێگە بە هەموارکردنەوەی دەدات لە ئەگەری نزیک بوونەوە لەگەڵ دیمەشق یان ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەند بۆ دەرکردنی دەستورێکی نوێ لە سووریا. پەیمانە نوێیەکە زامنی تایبەتمەندی ناوچە و پارێزگاکانە. پارێزگاکان لەسەر بنەمای تایبەتمەندی ناوچەکان دیاری دەکرێن وەک بیر و باوەڕ و سروشتی جوگرافی و دیمۆگرافیای ناوچەکە و هەر ناوچەیەک دەتوانێت یاسای تایبەتی خۆی دەربکات بە مەرجێک لێک دژنێتەوە لەگەڵ پەیمانی کۆمەڵایەتی.